دەکرێت لەگەڵ میوانەکەم ئەم بابەتانە گفتوگۆ دەکەم بەڕێز کارۆ خۆشناو شۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا لە ستۆدیۆ لەگەڵما زۆر بەخێر بێت. سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لە سەرەتاکانی بڵین دەستپێکی کابینەکەی دۆناڵد ترامپ چۆتە ئەمریکا بە داوەتێکی فەرمی ئەم پەیوەندیانە کە لە بینی ئەمریکا و هەرێمی کوردستاندا هەیە چۆتە چۆ قۆناغێکەوە ئەتوانین بڵین قۆناغێکی نوێی پەیوەندی لە نێوان هەولێر واشنگتن خەریکە دەست پێ دەکات. بەڵێ دیارە سەردانی بەڕێز سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان بە واشنگتن ئەمە قۆناغێکی نوێ و چارەنووسازە لە نێوان لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ واشنگتن بەتایبەت کە نزیکەی 100 ڕۆژە کە ئیدارەی نوێی ئەمریکا دەست بەکار بۆ ئیدارەی ترامپ ئێستا قۆناغێکی نوێی دەست پێ کردووە بۆیە ئەم سەردانە قۆناغێکی چارەنووساز دەست پێ دەکات لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان ئەمریکا دەتوانین بڵێ لە سێ بواردا ئەم سەردانە گرنگی زۆری دەبێ یەکەمیان لە بواری پتەوکردنی پەیوەندی سیاسی و دیبلۆماسی لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا چونکە هەرێمی کوردستان و ئەمریکا دوو هاوبەشی دیبلۆماسی و استراتیژین لەم ناوچەیە و پێم وایە کە هەرێمی کوردستان بۆ ئەمریکا زۆر زۆر گرنگە و ئەمریکا لەم چوارچێوەیەدا لەم هاوینە گەورەترین کۆنسوڵخانەی خۆی لەسەر ئاستی جیهان لە هەولێری پایتەختە دەکاتەوە. ئەمە لە ڕووی دیبلۆماسی و سیاسی لە ڕووی و دیدارەکانی جنابی سەرۆک لەم چوارچێوەیەدا لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ لە ڕۆژی هەینی و هەروەها لەگەڵ بەرپرسانی کۆنگرێس و ئیداری ترامپ بە شێوەیەکی گشتی ئەمە بەڕاستی زۆر گرنگە و ئەمە ژێرخانی دیبلۆماسی هەرێمی کوردستان پتەوتر دەکات و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بەهێزتر دەکات لە بواری وزە وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد لە سەرەتادا لە بواری ئابووری وزە ئەو گرێبەستانی کەوا دەژێت چاودێری بەڕێز سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان واژوو دەکرێن ئەمە گرێبەستی زۆر گرنگن و ئەمە وا دەکاتکەوە زامنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان زیاتر دەستەبەر بێ و زیاتر هەرێمی کوردستان پارێزراو بێ و ئەمریکا بە گرنگی زیاتر دەڕوانێت هەرێمی کوردستان و وێنەی هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانی ڕوونتر دەبێ و پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەبێت. زۆر باشە چی وای کردووە کە ئەمریکا لە بوارە جیاوازەکاندا گرنگی بە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان بدات و بێم پەیوەندیانە بەرفراوانتر بکاتمە لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ ئەمە لە چەند خاڵێک سەرچاوە دەگرێت خاتو گوڵباخ. یەکەمیان هەرێمی کوردستان هاوبەشێکی ئەمنی و سەربازی ئەمریکا بووە و هەرێمی کوردستان توانیوێتی لە بڵین لە ماوەی ڕابردوو هاوبەشێکی ئەمنی و سەربازی گرنگ بێ بۆ ئەمریکا لەم ناوچەیە و دەژێر بڵین لە سەردەستی پێشمەرگە قارەمانەکان توانراوە کە ئەستوڵەی داعشتێک بشێندرێ و بڵین وەکو هاوبەشێکی گرنگی ئەمریکا لەم ناوچەیە ڕۆڵ بجێڕێ بۆ دژایەتیکردنی تیرۆر. ئەمە خاڵێکی خاڵی دومیان هەرێمی کوردستان لە چوارچێوەی بڵین ئەو پەیوەندیە دیبلۆماسیانی کە هەی بۆ لە دوای ڕاپەڕینی 91ەوە هەتاوەکو دوای ڕوخانی ڕژێمی باسیش لە بەغدا و ڕۆڵی هەرێمی کوردستان لەم ناوچەیە بەتایبەت لە بنیادنانەوەی عراق و هاوکاریکردنی ئەمریکا ڕۆڵێکی بەرچاو و گرنگ بووە و هەروەها لە بواری بڵین ئابووریشەوە هەرێمی کوردستان هاوبەشێکی گرنگی ئەمریکا بۆ بۆیە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێنکەوە ئەمریکا بۆچی گرنگی تایبەت بە هەرێمی کوردستاندا چونکە پێگەی جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا زۆر گرنگە و ئەمریکا دەزانێتەوە هەرێمی کوردستان یەکێکە لەو فاکتەرانی کەوا دەتوانێت ئامانجە استراتیژیەکانی ئەمریکا لەم ناوچەیە بەدی بێنێ و هەرێمی کوردستان لە ڕووی بەهاشەوە لە ڕووی ڤالیو و بەها و قیەمەکان لەگەڵ ئەمریکایە هاوبەشە وەکو ڕێزگرتن لە مافی مرۆڤ مافی پێکهاتەکان و سەقامگیری لەم ناوچەیە. باشە ئەو ئامانجە سەرەکی و گرنگانەی کە باسی دەکەی بۆ ئەمریکا لە هەرێمی کوردستان نەتوانێت بەدەستی بێنێ ئایا ئەمە ئامانجی درێژخایەن و سیاسین بۆ ئەمریکا چون لە مامەڵی جیاواز لەگەڵ هەرێمی کوردستان دەکات بە جیاواز لە ناوچەکانی دیکەی عراق بە جیاواز لە خودی حکوومەتی عراقیش ئایا ئەمە درێژخایەن دەبێت بۆ ئەمریکا و هەرێمی کوردستان؟ بەدڵنیاییەوە ئەم استراتیژیەکەوە بڵین ئەمریکا بەرامبەر هەرێمی کوردستان گردوویەتیە بەر لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشە لەگەڵ ئەوە بۆکەوە هەرێمی کوردستان هەرێمیەکی بەهێز بێ لە چوارچێوەی عراق و بتوانێت هەموو مافە دەستوریەکانی بەدەست بێنێ و هەرێمی کوردستانیش توانیوێتی کە ئەوە بسەلمێنێ بۆ ئەمریکا کە ئەزمونێکی سەرکەوتووە و ئەزمونێکە کەەوە دەتوانی وەکو نمونەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیر بکرێت لە کۆمەڵێک بوار لە بواری گەشە سەندن لەگەڵ ئەو هەموو بربەست و کۆسپانیکەوە هاتۆتە پێش هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان توانیوێتیکەوە سەرکەوتوو بێ لە زاڵبوون بەسەر ئەو کۆسپوتەگەرانەدا کە دروست کراوە بۆ هەرێم وەروە هەرێمی کوردستان توانیوێتی ئەوە بسەلمێنێکەوە لە جیاتی جیهانی ئازاد شەڕی تیرۆر دەکا و لە جیاتی جیهانی ئازاد دەتوانێت سەقامگیری لەم ناوچەیە بەرپا بکە و
بەڕاستی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک بوارە وەکو باسم کرد جێگای سەرنجە بەتایبەت کە لە ڕووی بڵین ژێرخانی شەوە هەرێمی کوردستان ژێرخانێکی دەوڵەمەندی هەیە لە بواری وزە و بواری سەرچاوەکانی کەنزە. کەواتە بەرژەوەندیە درێژخایەنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا توانێت چۆن بێت، چۆن هەرێمی کوردستان دەتوانێت کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت؟ ئایا ئەمریکا توانێت گوشار بکات بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا یا پرسی هەناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بابەتی دیکە کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە؟ بەدڵنیاییەوە ئەمریکا وەکو چاودێر وەکو نێوەنجیریش دەتوانێت ڕۆڵ بژێڕێ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەمریکا دەبێت لە بیرمان بێ هەمیشە کەەوە ڕزگارگەری عێراق بووە و ئەمریکا بۆ عێراق قوربانیی زۆری داوت لە ڕووی جیانی لە ڕووی بڵین سەروەت و سامان کە نزیکەی 2 تریلیۆن دلار لە عێراق سەرف کردووە. هەنی هەرێمی کوردستان و وەکو پارسەنجی هێزیش دەتوانێت لە عێراق ڕۆڵ بگیرێت لە نێوان شیعە و سوننەیە. بۆیە ئەمریکا گرنگجێکی تایبەت بە هەرێمی کوردستان دەداوە پێم وایە هەرێمی کوردستان بۆ ئەمریکا یەکێکە لەو پێگانەی کەەوە ئەمریکا گرەوی لەسەر دەکات بۆ ئەوەی کەوا بتوانێت لە داهاتوو ببێتە نمونەیەکی جوان لەسەر ئاستی عێراق بەتایبەت و لەسەر ئاستی ناوچەکەش بەگشتی. زۆر باشە کاتە هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵ بگێڕێت لە استراتیژێتی ئەمریکا بۆ ڕاگررتنی هاوسەنگی لە ناوچەکە بەتایبەتی کێسا کۆمەڵی گۆڕانکاری لە وڵاتانی دەوروبەری عێراق و هەرێمی کوردستانیش ڕۆ دەدەن؟ بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان ئەگەر چی ئەکتەرێکی نادەوڵەتیە بەڵام ژمارەیەکی خوێنراوە بۆ لە هاوچێشە سیاسەکانی ئەم ناوچەیە دەبێت ئەوە لە بەرچاو بگرینکەوە هەرێمی کوردستان توانیویەتی لە ناو هاوچێشە سیاسیەکانە ڕۆڵ بژێڕێ و ئەو پەیوەندی دیبلۆماسیانی کەوا هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ وڵاتانی ناوچەکە و لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتیش و ئامادەبوونی هەرێمی کوردستان و بڵین ئەو شێوازە لە مامەڵەکردنی هەرێمی کوردستان کە توانیوێتی استراتیژیەتێکی بێلایەنانە بگرێتە بەر و هەرێمی کوردستان باڵانسی ڕاگرتووە لە نێوان ئەو وڵاتانی کەوا لەم ناوچەیە بڵین تاڕادێکی زۆر و کەم ینی هەڵبەز و دابەز بووە لە نێوان وڵاتانی یار و نێار لەم ناوچەیە و پەیوەندیەکانیان لەم ناوچەیە پەیوەندی ئاڵۆز بوونە بەتایبەت ئەگەر ببینین لە ماوەی ڕابردوو لە دوای هەفتی ئۆکتۆبەر ئیسرائیل لەگەڵ وڵاتانی ئەم ناوچەیە و دواتر ئەمریکا لەگەڵ ئێران یعنی وێنە گەورەکە ببینین دەبینین کە هەرێمی کوردستان هەمیشە ڕۆڵێکی بێلایەنانەی بینیوە و ئاراستەی سیاستکردنی هەرێمی کوردستان ئاراستەیەکی زۆر سەرکەوتوو بووە لەوەی کە نەبووتە بەشێک لە کێشەکان بەڵکو هەمیشە هەرێمی کوردستان و استراتیژیەتی هەرێمی کوردستان بەشێک بۆ لە چارەسەر بۆ قەیرانەکانی ئەم ناوچەیە. زۆر باش ئەگەر بەنسبەت ناوخۆی هەرێمی کوردستانەوە تەماشا بکەین کۆمەڵێک ڕێکەوتنی گرنگ لە بواری وزە واژۆ دەکرێن لەگەڵ کۆمپانیەکانی ئەمریکا هەوکات ئەو ڕوانینە جیاوازەی کە هاوپەیمانەکانی هەرێمی کوردستان ئەمریکا بە وڵاتانی ئەوروپا بێ بەنسبەت هەرێمی کوردستانەوە هەیەە تا چەندە کاریگەرە لەسەر پێشخستنی هەرێمی کوردستان بەرەو پێشچوونی قۆناغێکی نوێ دەستپێکردنی و چاکسەیازانی کە ئەوێ لە ناوخۆ بیکە پرسی وزە دابیکردنی ئاسایش بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەدڵنیاییەوە ئەو قۆناغێکی نوێ دەبێت لە بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان و زامنی قەوارەی هەرێمی کوردستان پێم وایە بۆ دەیان ساڵی داهاتوو چونکە ئەم کۆمپانیانە کە دێنە هەرێمی کوردستان ئەمە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز دەکات و ئەمەوا دەکاتکەوە هەرێمی کوردستان بتوانێت وەکو ئەکتەرێکی ئابووری ڕۆڵ بجێڕێت دەبێت ئەوشمان لە بەرچاو بێ خاتو گوڵباخەوە ئیدارەی نوێی ئەمریکا بەسەرکردایەتی دۆناڵد ترامپ هەمیشە بە دیدگا و بە دنیابینیەکی ئابووریەوە سەیری نەخشەی جیهان دەکات و سەیری دەکات کە کوێ دەوڵەمەندە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی وزەوە لە ڕووی نەوت و گازەوە زیاتر گرنگی بەوە دەدات چونکە ئەمە دۆکترین و عەقیدە و ڕێبازی دۆناڵد ترامپە کە نەیشاردۆتەوە خۆش دەزانی کە لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ یەکەم سەردانی بۆ وڵاتانی کەندا بۆ ئەو ناوچەیە بووە چونکە ئەم ناوچەیە دەوڵەمەندترین ناوچەی جیهانە لە ڕووی وزەوە بۆیە هەرێمی کوردستان هیچێکە لەو ناوچانەی کەوا لەسەر نەخشەی وزەی جیهانی پێگەیەکی تایبەتی هەیە و ئەو کۆمپانیا ئەمریکیانش کە دێن لەگەڵ لە هەرێمی کوردستانەوە بەرهێنان دەکەن ئەو بەڵگەیە لەسەرەوەی کەوا هەرێمی کوردستان یەکەمیان پێگەیەکی سەقامگیری هەیە لە ڕووی ئاسایش و دەکرێت کە کۆمپانیا گەورەکان بێن و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن و ئەمە بۆ هەرێمی کوردستانیش گرنگە چونکە ینی ئەم کۆمپانیانە کە گرێبەست دەکەن ئەم گرێبەستانە بۆ بەرژەوەندی هاوبەشە بەرژەوەندی دوولایەنەیە ینی هەم بۆ هەرێمی کوردستانیش دەبێت تەمای خێروبێری زۆر و هەم بۆ کۆمپانیەکانیش. زۆر باش ئاماژەتان بە ڕوانگەی سیاسی دۆناڵد ترامپ کرد بە نسبەت سیاسەتی دەرەوەی لەگەڵ وڵاتان لەسەربەندی ئەوەی کە ترامپ هاتۆتە سەر کار خەریکی ئەوەیە کە باڵێوزخانە و کۆنسوڵخانە و نوێنەرایەتیەکانی لە چەندین وڵاتی گەورەی جیهاندا بخات
باس لە 30 وڵات دەکرێت لە کاتێکدا کە خەریکە گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکا لە ئاستی جیهان لە هەولێری پایتەخت دەکاتەوە. ئەم متمانەیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەمە دەتوانێت چه ئاماژە و فاکتێکی گرنگ بێت بۆ هەرێمی کوردستان؟ ئەمە متمانەیەکە کەەوە هەرێمی کوردستان دروستی کردووە لە ماوەی ڕابردوو و دەبێت لە بیریشمان بێکەوە دۆناڵد ترامپ ئەمە خولی دووەمیەتی و پێشتریش کوردی بە ینی کوردستان و کوردی بە هاوبەشێکی گرنگی ئەمریکا زانیوە و چەندین لێدوانی هەیە دۆناڵد ترامپ و لە ڕووی دیبلۆماسیشەوە دیارە پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان پەیوەندی درێژخایان بوونە و ئەو پەیوەندیانە بەتایبەت هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەبووە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئەمریکا لەم ناوچەیە. اینجا چ لە ڕوخاندن ڕژێمی بەعز بوو بێت، چ لە دژایەتیکردنی تیرۆر و لە ناوبردنی داعش و لە ڕێگەڕیشە دەرهێنانیان بوو بێت، لەو بوارانەیەکەوە ئەمریکا بە گرنگی زانیوە هەمیشە پشتی بە هەرێمی کوردستان بەستووە و ڕۆڵی هەرێمی کوردستانی لەبەرچاو بووە. بۆیە دۆناڵد ترامپ ئێستا کە لەسەر ئاستی جیهان هەوڵ دەدا نەک تەنها کۆنسوڵخانە و هەندێک لە باڵێزخانەکان بەڵکو هەوڵ دەدا هەر بە شێوەیەکی گشتی ئەو ڕێکخراوانەیەکەوە بە دیدگای دۆناڵد ترامپ کە زەڕور نین، وەکو USAID وەکو هەندێک دەستگای ڕاگەاندنیش وەکو دەنجی ئەمریکا و کەناڵی حوڕە و کۆمەڵێک، یعنی ئەو هەوڵ دەدا کەوە بە دیدگایەکی نوێ ئەمریکا بە جیهان بناسێنێ و ئەو پێی وایەکەوە ڕەنگە هێزی نەرمی ئەمریکا لەم قۆناغدا زۆر پێویست نەبێت کە بڵێن ڕۆڵی خۆی بجێڕێ و زیاتر ئەو گرنگی بەلایەن ئابوووریەکە دەدا. بۆیە پێم وایە کە داخستنی هەندێک کۆنسوڵخانە لە وڵاتانی تر و کردنەوەی گەورەترین کۆنسوڵخانە لە هەولێر ئەومە خۆی بەڵگەیە لەسەرەوەیکەوە هەرێمی کوردستان متمانەیەکی گەورەی دروست کردووە بۆ ئەمریکا بەگشتی و بەتایبەت بۆ ئەم ئیدارەی ئەمە پێگەی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا چەندە پچەوتر و بەهێزتر دەکات لە بەرچاوگرتنی ئەم تێڕوانینەی کە ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیەی؟ بە دڵنیاییەوە ئەمە پێگەی هەرێمی کوردستان زۆر بەهێزتر دەکات و ئێمە دەبێ سەیری بڵین ئەم بارودۆخە بکەینکەوە بەتایبەت لە دوای 2023ەوە بڵین ئەمریکا گرنجێکی زۆری بە عێراقدا بەگشتی، بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کە لە بەغدا سەرکردایەتی حکوومەتی بڵین فیدرالی بەغدایان دەکرد ئەوان نەیانتوانی ئەم فرسەتە بقۆزنەوە و هەوڵیاندا کە ئەمریکا بە هەر شێوەیەک بێ لە عێراقا دوور بخەنەوە. ئەمە وای کردکەوە تۆ ئەگەر سەیری وڵاتانی کەنداوە بکەیت کە لە هەموو هەوڵێکدان بۆ ئەوەیەوە ئیدارەی ترامپ و ترامپ بهێنە ناو بڵین زیاتر بڵین لیان نزیک بێتەوە و زیاتر گرێبەستی تریلیۆنی لەگەڵی ئەنجام دەدەن. ئەمە بۆ عێراقیش ئەم فرسەتە هەبوو لە دوای 2023 بەڵام بەداخەوە عێراق نەیتوانی و ئەم سەرکردایەتی شیعەی عێراق بەداخەوە سەرکەوتوو نەبوو لەوەیەکەوە بتوانێت دۆناڵد ترامپ ڕازی بکە یاخود بڵین ئەمریکا ئەو کاتە ڕازی بکە کە زیاتر گرنگی بە عێراقدا بەپێچەوانەوە. ئێمە لە هەرێمی کوردستان هەمیشە پێم وایە سەرکردایەتی سیاسی کوردستان توانیوێتی کە لەگەڵ ئەمریکا متمانەیەکی باش دروستکەوە پەیوەندیی سیاسی و دیبلۆماسی و ئابووری هاوسەنگ لەگەڵ ئەمریکا لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش دروست بکە و یعنی ئەمەش وا دەکاتکەوە دۆناڵد ترامپ پێم وایە کە لە داهاتوو زیاتر گرنگی بە هەرێمی کوردستان دەدا و ئیدارەی ترامپیش وەکو باسم کرد سەیری هەرێمی کوردستان دەکات وەکو هاوبەشێکی استراتیژی هەم لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و هەم لە ڕووی ئابووری و وزە و هەم لە ڕووی ئەمن و ئاسایش. زۆر باشە. هەروەکو جەنابیش تاماژەت پێکرەوە کاتێک ئەمریکا هاوپەیمانەکانی ویستیان عێراق لەسەر بنەمای دەوڵەتێکی فدراڵی و دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دابمەزرێنە یا بنیاد بنێنەوە بینیان کە دواترم ئەزمونە شکستی هێنا و لاس چاوەڕوانیەکانی ئەواندا نەبوواتە نەیتوانی ئەو مۆدێلە بەڕێوە ببات و بێتە نمونەیەک. بەڵام هەرێمی کوردستان بە پێچوانەوە ئێستای بینین لە ئاستی نێودەوڵەتیدا ئەمە چەندە بۆ هەرێمی کوردستان ئەتوانێت دەرفەتێک بێت لەگەڵ هاوپەیمانەکانی چ ئەمریکا بێت چ وڵاتانی دیکە کە کەڵک لەم دەرفەتە وەربگرێت بە لەبەرچاوگرتنی و ئەزمونە شکست خواردووی کە لە عێراق بووە و بنیادنانی پەیوەندێکی بەهێزتر و بەهێزکردنی لینکی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانە بۆ بەرژەوەندی خۆی و هاوڵاتیانی لە هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە ئێستا هەرێمی کوردستان پێم وایە کە لەسەر ئاستی ناوچەکە توانیویەتی کە ڕۆڵ بجێڕێ و ڕۆڵێکی کاراشی جێراوە و ئەمریکاش ئەوە دەبینێ کە هەرێمی کوردستان هەرێمێکە ئەگەرچی بڵین وڵاتێکی سربەخۆش نییە بەڵام لەسەر ئاستی ناوچەکە توانیوێتی کە لە هاوچێشەکانە ڕۆڵێکی ئیجابی و پۆزتیڤی باش بجێڕێ. بۆیە پێم وایە ئەمریکا بە گرنگیەوە دەڕوانێتە ڕۆڵی هەرێمی کوردستان و زیاتر چاودێری هەرێمی کوردستان دەکات وەکو هاوبەشێکی استراتیژی و دەبێت ئێمەش لێکدانەوەیەک بۆ ئەم وەفدەی بەڕێز ئەوەی کە لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانە
لە ئەمریکایە کە یەکێک لە وەزیرەکان وەزیری پێشمەرگەیە ئێستاش لەم ئان و ساتەیە لە کۆنگرێسا بڵین باس ئەوەی کە ئامادە دەکرێت میزانیەی 2000 یان بودجەی 2026 کە لەم چوارچێوەیەشە پێم وایە هەرێمی کوردستان بەشێکی دەبێت لەم بودجەیەک وەکو ساڵانی ڕابردوو کە بۆ هێزی پێشمەرگە دیاری کراوە وێ هەم ینی بە شێوەیەکی گشتی ئەمریکا لە کۆمەڵێک سێکتەرە لەگەڵ هەرێمی کوردستانە پێم وایە لە داهاتوو زیاتر گرنگی پێدەدا و زیاتر پەیوەندیەکانی قوڵ دەکاتەوە بەتایبەت لە سێکتەری ئابووری وزە وەکو ئەو خۆت باست کرد لە پێشەچەکەیە ئەم دوو گرێبەستێک کە زۆر گەورەیە دوو گرێبەستی گەورن کە نزیکەی 110 میلیارد دلارن بە دوو کۆمپانیە گەورە و هەروەها لە بواری سیاسی و دیپلۆماسیشە پەیوەندیەکان بەهێزتر دەکا و هاوینی داهاتووش خۆت باسمان کرد کە گەورەترین کۆسوولخانە دەکاتەوە و جگە لەوەش یعنی لە پێم وایە هەرێمی کوردستان و پێشمەرگەی کوردستان بەشی دەبێت لەم بودجەی کەوا لە ئەمریکا بۆ ساڵی داهاتوو ئێستا لە خەریکی لە کۆنگرێسا خەریکی ئامادەکاری زۆر باشە بەڕێز کارۆخ گفتوگۆکەمان فراوانتر دەکەین بۆ چوونی کەسانی دیکەش وەردەگرین سیاسەتمەداران و کاربەدەستانەوەی کە کاریگەرن لەسەر سیاسەتی ئەمریکا بە تایبەتی میوانێکم لە واشنگتنەوە لەگەڵ دەبێت بەڕێز باڵیۆز جینا ئابەرکرۆمبی باڵیۆزی پێشووتری ئەمریکا و ئەنجامی باڵا لە ئەنجومەنی ئەتلانتیک کە لە واشنگتنەوە لەگەڵمە جەنابی باڵیۆز سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئمە باسەکەمان لە کوردستان 24 تایبەتە بە سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا بە داواتێکی فەرمی حکوومەتی ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان پێتان وایە ئەم سەردانە لەم کاتەدا تا چەندە لە بەهێزکردنی پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان ئەتوانێت ڕۆڵ بگێڕێت و کاریگەر بێت و بۆچی ئەمریکا بەم گرنگیەوە دەڕوانێت هەرێمی کوردستان پێش هەموو شتێ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە کاتێکی زۆر گرنگە بۆ سەردانەکە پێم وایە هەمووان ئەتوانن لەوە دڵنیا بن کە ئەم بانگهێشتە بە فەرمی نێردراوە و کەرتی تایبەت حکوومەت دەیانەوێت لەگەڵ سەرکردایەتی هەرێمی کوردستان پەیوەندیکی باشیان هەبێ و ئاڵنگاریەکی شەیە سەیری سیاسەتی ئەمریکا بکەن ئەوەی کە لە 4 مانگی ئیدارەی ترامپ بینیومانە کە هەندێک جار لە هەندێک سیاسەتدا جیاوازی هەبووە و ئەم واژووکردنە ئەم گرێبەستە کە واژۆ ئەکرێ زۆر گرنگە و بۆچی گرنگە چونکە خەڵکی حسابی لەسەرەکە و بابەتەکانی دیکە کە لە دۆخێکدایە کە ئۆکرانیا لە بابەتدایە وەک دەبینن کە سەرۆک ترامپ قسەی لەگەڵ پوتن کردووە و ئەم ڕێکەوتنە کە ئەکرێ کە بە ملیار دۆلارە گرنگە زۆر باشە ئەرێنیە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا دەباتە قۆناغێکی دیکە نەک تەنها بۆ کوردستان گرنگە بۆ عێراقیش گرنگە بەگشتی بۆیە ئەمریکا پێزانینی هەیە بۆ ئەم پەیوەندیە بە ئەم هاوبەشیە کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەتی لە ڕێگەی ئەم واژۆکردنەوە و ئەم کارکردنە پێکەوەیەوە کە هەیە و پاراستنی ئاسایشی ناوچەکە هەماهنگەکان لەگەڵ هێزی پێشمەرگە پاراستنی ناوچەکە ئەمە هەنگاوێکی دیکەیە بە ئاڕاستەی ئاسۆیەکی باشتر و گەشتر بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا چونکە ئەم ئیدارەیە ئەمەی دەبێت باشە کەواتە پێتان وایە ئەمریکا وەکو هاوبەشێکی استراتژی گرنگی درێژخایەن پارە بە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان دەدات وەکو ئاماژەت پێکرد بە جیاواز لە عێراق چاو لە هەرێمی کوردستان دەکات و ئەم پەیوەندیانە لەسەر چه بنەمایەک درێژەی پێدەدرێت بەدڵنیاییەوە پەیوەندیەکی دیاریکرا و تایبەت هەیە وەک دەبینن کە ئەم گرێبەستانە واژۆ ئەکرێن لەگەڵ هەرێمی کوردستان واتە لە بەرامبەر بەغدا ئەمە ئاماژەیەکە بەڵام لە واقعدا ئەمریکا پاڵپشتیکارێکی بەهێزی یەکگرتووی سەروەری خاکی عێراقە و دەیەوێت عێراقێکی یەکگرتوو هەبێ بەڵام لە ناویدا پێکهاتەکان لە پێش هەموویانەوە کورد و ئەوانی دیکە مافەکانیان پارێزراو بێ و سەرۆک ترامپ تێدەگا و دەیەوێت کە هەرێمی کوردستان
پارێزراو بێ و ناوێ کێشە لە ناوچەکەشدا دروست بێ چکە کێشەی زۆر هەن غەزە و ئەوانی دیکە ناوێ کێشە لە ناوچەکە دروست بێ ئەکرێت چی بکە چۆن بکە لە چوارچەوەی ئەم پەیوەندی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق پاڵپشتی لە سەقامگیری یەکگرتووی عێراق بکات کە ئەمە ترامپ ئەوەی دەوێت ئیدارەکەشیە زۆر باشە کەواتە هەرێمی کوردستان دەتوانێت چۆن ڕۆڵ بگێڕێت واتوانێت چه پێگەیەکی هەبێت لە ڕاگررتنی هاوسەنگی هێز لەگەڵ وڵاتانی ناوچەکە هاوکات لەگەڵ هاوپێمانە استراتیژی سەرەکیەکانی وەکو ئەمریکا کە ئێستا لە درێژێم سەردانەدا ئەم پەیوەندیانە بەهێزتر و قوڵتر دەبنەوە. بەڕوونی دیارە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر دیاری هەیە بارزی هەیە لە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا لەگەڵ حکوومەتی ناوەند لە بەغدا ئەمە شتێکە کە ئەمریکا پێزانینی زۆری بۆی هەیە ئەمە ڕۆڵە گێڕێ لێکەوتەیە بێ لە سەقامگیری ناوچەکە و پەیوەندیەکی بەرهەمدار بووە بەهێز بووە بۆیە وەک وتم دەبێ ئەوەتان لەبیر بێکە سەرۆک ترامپ هەندێک جار جیاوازە لە سەرۆک ئۆباما و سەرۆک بایدن ئەو ڕۆڵەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیگێڕێ بۆ هێشتنەوەی سەقامگیری لە ناوچەکە پاراستنی سەقامگیری لە ناوچەکە جێگای پێزانینە و ئەمریکا بە دیاریکراوی زۆر چاوی لەمەیە زۆر پێزانینی بۆی هەیە بەڵام هەموو کات وتومە کە ئێمە وەکو ئەمریکا بینیمان کە لە سووریا چی ڕوویدا لە ناوچەکانی دیکە چی ڕوویاندا بۆیە خواستێکی ئەمریکی هەیە کە ئەم پەیوەندیە لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق بهێڵێتەوە و هێزەکانی لەوێ بمێننەوە و سەرۆک ترامپیش ئەمەی وتووە تا ئێستا بە تەواوی ئەرێنی قسە لەسەر ئەم پەیوەندیە دەکا و دەیەوێت کە ئەو سەقامگیری کە لە ناوچەکە هەیە بمێنێتەوە بەردەوام بێ باشتر بێ بەڵام بەڕاستی پێ دەڵێم کە ترامپ هەندێک جار بڕیارەکانی زوو دەگەڕێت ناخۆشە بەڵام زۆر باشە جنابی باڵیۆز بەرلەوەی کە بێمە لای جنابەت قسەت لەگەڵ بکەم لە سەدیۆ لەگەڵ میوانەکەم لەبارەی سەردانەکەی سەرۆک وەزیران و هاوکات پەیوەندیەکانی ئەمریکا لە نێوان هەرێمی کوردستان قسەم دەکرد دەگەڕێمەوە لای بەڕێزیان ئێوەش بینەری و توێژەکەمان بن و دواتر دێمە وڵات پرسیاری گرنگم هەیە کە لە بەڕێز بپرسم بەڕێز کارۆخ میوانەکەم لە ئەمریکا و باسی لەوە کرد کە ڕۆڵی هەرێمی کوردستان لە سەقامگیرکردنی ناوچەکەیەک لەو خاڵە گرنگانەیە کە ئەمریکا بەردەوام بە چاوی گرنگی پێدانەوە سەیری دەکات هەرێمی کوردستان ئەتوانێت ڕۆڵ بگێڕێت لە ئەو هاوکێشە سیاسیانەی کە ئێستا لە گۆڕاندان لە ناوچەکە بە تایبەتی کە شەڕ تا بردم دەرگای عێراقیش هاتبوو لەم کاتە هەستیارەدا بڵێ دیارە هەرێمی کوردستان بڵێ یەکێک بووە لەو ئەکتەرە نادەوڵەتیانەی کەوە فاکتەرێکی بەهێزی سەقامگیری و ئاشتی بووە و دیدگای ترامپیش ترامپ پەیامی ئاشتی هەڵگرتووە و دەیەوێت لەم ناوچەیە ئاشتی بەرقرار بێ و بەڕاستیش پەیامی ترامپ ئەوەیەکەوە ئاشتی لە ڕێگای هێزەوە بەرقرار بکە هەتا لەگەڵ ئێرانیش خۆتان نەزانن لە دانوستاندایە بۆیە بەگشتی ینی هەرێمی کوردستان وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی بەڵێ ڕۆڵێکی بەرچاو و فاکتەرێکی گرنگی سەقامگیری بووە و توانیوێتی کە ڕۆڵێکی بەرچاو بجێڕێ لەم ناوچەیە بۆیە پێم وایە ئیدارەی ترامپیش بە گرنگیەوە دەڕوانێتە ڕۆڵی هەرێمی کوردستان زۆر باشە کەواتە هەرێمی کوردستان توانیوێتی هاوبەشێکی سەرەکی استراتیژی سیاسی ئەمنی و ئابووری ئەمریکا بێت و ئەم پێگەیە خۆی چۆن نەتوانێت بپارێزێت دیارە هەرێمی کوردستان بەڕاستی وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی هەم لەگەڵ ئەمریکایە کۆمەڵێک ئەو کە پێی دەڵێن هەیە داشنامەی لێک تێگەیشتن لەگەڵ وەزارەتی بەرگری ئەمریکایە واژوو کراوە پێشتر و ئەم یاداشنامانە نوێ کراونەتەوە و ئەمە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەمریکاش دەستکەوتێکی گەورە بووە کە ئەمریکا و بەتایبەت وەزارەتی بەرگری ئەمریکا و پنتاگۆن گرنگیی تایبەت بە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە دەدات چونکە لە ڕووی سەقامگیریەوە ئێمە لەبیرمانە کە دوای هاتنی داعش لە 2014ەوە ئەوە سوپای عراق بوو کە نەیتوانی بەرەنگاری داعش بێتەوە بەڵام هێزی پێشمەرگە قارەمانان ناتوانی بەرەنگاری بێتەوە و هەموو دنیا سەلماندی کە هێزێکی زۆر ئازا و هێزێکی زۆر وەکو بڵێ دەتوانێت لە ئاستی متمانین نێودەوڵەتی بێ بۆی کەوە لە جیاتی جیهانی ئازا شەڕی تیرۆرکە بۆیە ئەمریکا
کە ئەم ڕۆڵەی هەرێمی کوردستان و پێشمەرگەی بینی بە گرنگی زیاترەوە بڵین هات لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کۆمەڵێک یاداشنامەی لێکتێگەیشتنی بەست و ئێستاش ئیدارەی ترامپیش بە گرنگیەوە دەڕوانێتە ئەم ڕۆڵی هەرێمی کوردستان چونکە لە ڕووی ئەمن و سەقامگیری و هەرێمی کوردستان فاکتەرێکی بەهێز بووە بۆ سەقامگیری و پێم وایە ئەم پشتگیریە بەردەوام دەبێت چونکە ترامپیش پەیامی ئاشتیال گرتو لەگەڵ ئەوەیە کە ئاشتی لە ناوچەی بەرقرار زۆر باشە جنابی باڵیۆز ئەمیوانەکە ئاماژەی بە ڕۆڵی هەرێمی کوردستان کرد لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بە تایبەتی لە سەردەمی شەڕی داعشدا کە هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا بوو لەم شاندەی کە سەردانی واشنگتنیان کردەوە وەزیری پێشمەرگەش هەیە پاڵپشتیەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە چۆن دەبینن ئایا توانێت تا چ ئاستێک بەردەوام بێت هاوکاری ئەمنی و سەربازی لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان من ئەتوانم بڵێم کە بابەتی سەربازی و پێشمەرگە و هێشتنەوەی ئەم پەیوەندە بەهێزە سەربازیە گرنگە و ئەمریکا زۆر پێزانینی بۆی هەیە پێزانینی بۆ توانای هێزی پێشمەرگە هەیە کە توانیویانە هێزەکانی داعشتێک بشکێنن پاشەکشیان پێ بکەن لە ناویان ببەن ئەمریکا زۆر باش ئاگادارە لە توانا و قارەمانەتی هێزی پێشمەرگە کە لە سوود و بەرژەوەندی و سەقامگیری ناوچەکەەوە بەگشتی و هەرێمەکەیە خۆتان دەزانن کە ئێستا گۆڕانکاریەک لە ڕێیە لە ناوچەکە بینیمان لە سووریا بینیمان کە کورد لە سووریا چ قارەمانەتێکی نیشاندا لە شەڕی دژ بە داعش دواتر ئەمریکا پشتگیری کردن لەگەڵ حکوومەت ڕێککەوتن دەبینن کە سەرۆک ترامپ هەمووانی تووشی سەرسوڕمان کرد کاتێک لە پڕێکە لە کەندا وتی من سزاکان لەسەر سووریا هەڵەگرم بزانن چشتی کوتوپڕ ڕۆدەن لە ناوچەکە بەڵام ئەم هاوبەشێکە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان هەیە زۆر باشە خەڵکێکی زۆر ویستویەتی ئەم پەیوەندیە بمێنێتەوە بەهێزتر بێ و گرنگی پێ بدرێ بابزانین چیەتە پێشەوە باشە کەواتە جگە لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە لە ڕێگەی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان ئایا ئەمریکا چی لە هەرێمی کوردستان دەوێت ئایا تەنها بۆ کەمکردنەوەی هەژمونی ڕکابەرەکانی لە ناوچەکە یاد ئەوێت کە ڕۆڵێکی کاراتر و کاریگەرتر بداتە هەرێمی کوردستان و هاوبەشی پێکردنی هەرێمی کوردستان لەو بابەتە گرنگانەی کە لە بەردەم داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەدایە من پێم وایە کە ئەمریکا لە سەرکردایەتی خۆی لە خۆی دەپرسێ بزانێت چۆن وەکو عێراقێکی وەکوتم عێراقێکی یەکگرت و ئێستا ئەمە سیاسەتی ئەمریکا و ئەم ئیدارەیە ئەوەیە بزانێت چۆن مامەڵە بکە و بتوانێت چۆن بە شێوەیەکی کاریگەر هیوادارم ئەوە هیواداری کە هەموو سەرکردەکانی ناوچەکە چاویان لە سەقامگیری بێ بۆ ئاشتی و ئارامی هاوڵاتیان و وڵاتەکەیان ناوچەکەیان و زۆر شت هەیە لە هەرێمی کوردستان کە گرنگی پێدراوە ئاشتی و سەقامگیریەکەی و ئاشتی و سەقامگیری بە دوایدا و بەرهێنان دەهێنێ بە دوای خۆیدا کۆمپانیا ئەمریکەکان لەوێ لەو سێکتەرە کار دەکەن و بەرهێنان دەکەن و ئەم کۆمپانیانە زۆر نزیکن لە ئەمریکاوە لە حکوومەتی ئەمریکاوە دەیانەوێت دڵنیا بنەوە لەوەی کە ئەو ناوچەیەکەوە بەرهێنانی تێدا دەکەن سەقامگیر بێ ئەمە ئاماژەیەکی زۆر باشە جارێکی دیکە دەیڵێمەوە واژووکردنی گرێبەست لەم کاتەدا ئاماژەیەکی زۆر گرنگە من ئەتوانم وەکو دیاریەک ناوی بنێم کە سەقامگیری هەیە لە هەرێمی کوردستان دڵنیایی هەیە لە هەرێمی کوردستان ئەمە ئاماژەیەکی زۆر بەهێشزە لەم گرێبەستانە کە من لێ خوێنمەوە ئەیبینم و سەردانەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانیش بۆ زۆر باشە ئەمما سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا لەسەر داوەتی فەرمی حکوومەتی ئەمریکا کەمێک دوای سەردانە مێژوویەکەی دۆناڵد ترامپ بوو لە خولی دووەمی سەرۆکایەتی بۆ یەکەم سەردانی بۆ دەرەوە کە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ سعودی و ئیمارات و قەتەر کەواتە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان ئەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێت لە داڕشتنەوەی نەزمی ناوچەیی و هەروەها نێودەوڵەتی لە ڕوانگەی ئەمریکا و سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپدا
من پێم وایە ئاماژەی زۆر بەهێز نێردراون بە واژووکردنی ئەم ڕێکەوتنانە و من دڵنیام بابەتەکە ئابوووریە سەرۆک ترامپ زۆر دڵخۆشەکە و دەیەوێت کە ئەم پەیوەندیە هەبێ نەک لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ هەموو وڵاتانی دیکە ئەمە وا دەکات کە هەرێمی کوردستان زیاتر پێگەی خۆی لە ناوچەکە قایم بکە باسی بەدڵنیاییەوە لە ناوچەکەش کە هاتووتە ئەوێ خۆت باست کرد باسی سووریا کراوە باسی عێراق کراوە و لێرەش باس دەکرێت و سەرۆک ترامپ لەم دانوستانانە بەردەوام دەبێ و خۆشی وتوێتی کە دەیەوێ لەگەڵ ئێران ڕێکەوێ بۆ لەبەرەوەی سەقامگیری بۆ ناوچەکە بگەڕێتەوە و ئەمە ئەبێتە شتێک کە هەمووان براوە ئەبن تێیدا کە سەقامگیری هەبێ و بەمە بۆ کوردستانیش ڕاستە سەقامگیری هەبێ ڕێکەوتنی بەدوادادێ و پێکاتەکانی دیکە لە ناوچەکەدا سەقامگیر دەبن و بەدڵنیاییەوە هەمووان پشتگیری ئەم زۆر باش دەگەڕێمە وڵات بەڕێز کارۆخ باس لە سەقامگیری هەرێمی کوردستان زۆر کرا سەقامگیری هەرێمی کوردستان و ڕۆڵ و پێگەی کێسا لە ئاستی نێودوڵەتیدا هەیە وەکو ئەکتەرانی سیاسی و گەورە بەرپرسانی ئەمریکا ئێستا باسی دەکەن بۆ هەرێمی کوردستانە دەتوانێت چ کاریگەریەکی لەسەر داهاتووی عێراقیشە بێت هەموو کاتێک باس لەوە دەکرێت کە لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆزدا هەرێمی کوردستانێکی سەقامگیر توانیوێتی پێگە و سەنگی خۆی بچەسپێنێت بەڵێ دیارە سەقامگیری یەکێک لەو خەسڵەتانێکەوە هەرێمی کوردستانی پێدەناسرێتەوە بەتایبەت ئەگەر هەرێمی کوردستان سیر بکەی جیاواز لە پارچەکانی تری عێراق هەمیشە سەقامگیر بووە و ئەوە هەرێمی کوردستان بووەکەوە بە هیچ شێوەیەک بڵین ڕۆڵێکی نێگەتیڤ و نەرێنی نەبینیوە لە ڕابردوو بۆیە بەگشتی سەقامگیری زمینەیەکی لەبار دروستەکە بۆ ئەوەی کەوە کۆمپانیا ئەمریکیەکانیش بێن کۆمپانیا نێودوڵەتیەکان بەگشتی بێن و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن و ئەوە سەقامگیریە کەوای کردووە کە هەرێمی کوردستان ببێتە لان پێگەیەکی گرنگی بەیەکەوە ژیانیش یعنی ئێمە دەبینین کەوە ئەو کاتانی کەوە لە بەغدا ناسەقامگیری هەبوو کۆمپانیاکان و هەتا باڵێزە دیبلۆماسیەکان و کۆنسوڵەکان و بەگشتی ئەو خەڵکانی کە ڕۆیان لە عێراق دەکرد دەهاتن لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ئارام دەژیان چونکە پێگەی سەقامگیری لە هەرێمی کوردستانە پێگەیەکی بەڕاستی بەرچاو و گرنگ بووە لەم ناوچەیە بۆیە پێم وایە کە بەگشتی هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕووی سەقامگیریەوە ببێتە یەکێک لەو پێگانێکەوە لە ئاستی هەموو ئەو کۆمپانیایانە و لە ئاستی هەموو ئەو خەڵکانێکەوە چاویان لەوێەوە بەرهێنان بکەن ڕوو لە هەرێمی کوردستان بکەن باشە کەواتە مەکانیزمەکانی داڕشتنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئەکتەرە سەرەکیەکانی ناوچەکە لەگەڵ هەرێمی کوردستان ئەتوانێت لەسەر چ بنەمایەک بێت و ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەتوانێت تا چەندە لە داهاتووی پەیوەندیەکانی بڵین بەرەو پێشەوەی بات و قۆناغێکی دیکە و هەنگاوێکی دیکەی پێدەست پێ بکات دیارە هەرێمی کوردستان هەمیشە ڕۆڵێکی وەکو باسم کرد ڕۆڵێکی وەکو بەشێک بووە لە چارەسەر بۆ هەموو ئەو ئاریشانێکەوە لەم ناوچەیە سەریان هەڵداوە یعنی هەرێمی کوردستان توانیوێتی ببێتە بەشێک لە چارەسەر و هیچ کاتێک هەرێمی کوردستان بەشێک لە کێشە نەبووە لەم ناوچەیە و هەرێمی کوردستان بۆتە نێوەنگیر لە هەندێک حاڵەتە لە بڵێن لەنیان ئەم لایەنانێکەوە لەم ناوچەیە ئاڵۆزیان هەبووە بەڵام بەگشتی پێم وایە کە ئەم قۆناغێکی نوێیە و هەرێمی کوردستان دەکرێت ڕۆڵی زیاتر بژێڕێ ڕۆڵی گەورەتر بژێڕێ و متمانەی ئەمریکا و وڵاتانی زلهێزیش بە هەرێمی کوردستان ئەم ڕۆڵە بەهێزتر دەکات بۆیە ئێستا پێم وایە ئەمریکا بە شێوەیەکی تایبەت مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات و هەرێمی کوردستان لە داهاتوودا ڕۆڵی گەورەتری دەبێت لە هاوچێشەکان سیاسەکانی ناوچە باش ئەگەر باسی ئابووری و وزەش بکەین کە لە سەرەتاشەوە ئاماژەمان پێکرێستا سەرچاوەکانی وزە چەکێکی جیۆپۆلیتیکە بەدەستی وڵاتانەوە ڕکابەرێکی گەورەی دروست کردووە ئەکرێت بڵێن هەرێمی کوردستان گەیشتۆتە ئەو ئاستی بتوانێت ئەڵتەرناتیڤێکی باش بێت بۆ پڕکردنەوەی بازارەکانی جیهانی لە ڕووی وزەیە دابینکردنی سەرچاوەکانی وزە کردنەوەی ئەم دەرگایە بەڕووی بازارەکانی دەرەوەدا بەڕووی وڵاتانی جیهاندا بەڵێ بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان ئەو توانایی هەیە کە ببێتە یەکێک لەو وڵاتانیکەوە ڕۆڵێکی گەورە بجێڕێ لە بازاری وزەی جیهانیدا چونکە پێگەیەکی گرنگی هەیە لەسەر نەخشەی وزە بەڵام بەهۆی ئەو کۆسپوتەگەرانی کە پێشتر هاتوۆتە بەردەم هەرێمی کوردستان بۆ نمونە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە لە بەندەری جیهان یعنی ئەمە وای کردووەکەوە زیانێکی زۆر بە ئابووری عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بدا زیانەکە نزیک دەبێتەوە لە 25 میلیارد دلار بۆیە
ئەم شێوازە لە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان وای کردووە کە تاڕادەیەک بربەس دروست بکرێت لە بەردەم هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە و لەم چارچەوەیشدا دەیانەوەی کە ڕۆڵی هەرێمی کوردستان قەتیس بکەن لە کاریگەری لەسەر بازاڕی جیهانی بۆیە پێم وایە ئەم سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن وەکو دەرچەیەکی دەبێ وەکو هەندانیشی دەبێت بۆ لایەنی ئەمریکی بۆی بە شێوەیەکی زیاتر و جددیتر بێنە سەر هێڵ بۆی کە فشار لە حکوومەتی بەغدا بکەن بۆ دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چون کاریگەری زۆری دەبێت لەسەر بازاڕی جیهان و مەشێکێکە لە ئەجنداکانی ئیدارەی ترەمپ کەەوە هەوڵدا کە زیاتر نرخی نەوت و وزە دابەزێنێ بۆ ئەوەش ینی پێویستی بەوەیەکەوە ئەم نەوتی هەرێمی کوردستان ڕەوانەی بازاڕەکانی جیهان زۆر باشە بە هەر ئەو وەڵامی بەڕێزت بکەمە پرسیار بۆ میوانەکەم بەڕێز باڵیۆز جینا میوانەکەم ئاماژەی بۆ کرد ئەمریکا توانێت کاریگەر بێت لەسەر بەغدا بۆی کە ڕێگە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان بدرێت کە لە ساڵی 2023 ڕاوەستاوە ئەمریکا توانێت ڕۆڵ بگێڕێت لە چارەسەرکردنی بابەتە و پرسی وزە لە هەرێمی کوردستان تا چەندە بەلای ئەمریکا هەوپەیمانەکانی دیکەوە توانێت گرنگ بێت. من پێم وایە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بەردەوام بووە لە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق کە گرنگە ئەم کێشەیە چارەسەر بکرێت دەمەوێت بڵێم کە ئەم گوشارانە من ناڵێم زۆر توند بوون چونکە ئەو گوشارە توندە هێشتا نەکراوە بەڵام دڵنیام لەوەی کە وەک میوانەکەش باسی کرد ئەمە بۆ هەرێمی کوردستان خراپە ئەمە بۆ حکوومەتی عێراقیش خراپە کە ئەمە تێچووی ئابووری هەیە لێککەوتەی ئابووری هەیە زیانی ئابووری هەیە بۆیە پێمان وایە ئەبێت چارەسەر بکرێ پەیامەکە بەڕوونی گەیەنراوە و بەردەوام دەگەیەندرێ بەڵام تا چەندە کاریگەری هەیە لێکەوتەکانی چییە بن لەسەر حکوومەتی عێراق و لە بڕیار بەدەستان ئەمە شتێکە کە من ناتوانم بێڵێم بەڵام بە دڵنیاییەوە زۆر هۆکاری لۆجیکی و عەقڵانی و ژیرانە هەن بەوەی کە دەست پێ بکاتەوە نەک ڕابگیرێ بۆیە من ناڵێم کە ئێمە تەواو گوشارمان کردووە لە بەغدا بەڵام ئەکرێ گوشاری زیاتر بکەین ئەکرێ وا بکەین کە دەست پێ بکاتەوە. باشە کەواتە پرسی وزەوە سیاسەتی وزە ئەتوانێت تا چەندە کاریگەر بێت یا ڕۆڵی هەبێت لە درێژەدان و بەردەوامی ئەم پەیوەندیانەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا هەیە یاتوانین بڵێن دەبێتە پایەکی پەیوەندی استراتیژی گرنگ لە نێوان هەولێر و واشنگتن؟ ئەم ڕێکەوتنەی کە واژۆ کرێ یاخود با بڵێم واژۆ کراوە ئەمە کاریگەری هەیە بۆ کۆمپانیا ئەمریکەکان گرنگە بە پاڵپشتی حکوومەتی ئەمریکا کراوە بە دڵنیایە و کاریگەریە بێ و کاریگەریەکەش یەتوانم بڵێم ناوازە بێ ڕۆڵ دەگێڕێ و بابەتی ئابووری لێکەوتەی ئابووری لەسەر هەرێمی کوردستان لەسەر بازاڕی وزە بەگشتی زۆر باشە ئەتوانە بڵێم زۆر گەورەیە کاریگەریەکەی ئەمریکا بەردەوامە لەسەر ئەم ڕێگا و ئەم جۆرە هاوبەشیانە. باشە کەواتە بۆ ئەمریکا دیارە کە ئەم بابەتە تا چەندە گرنگە و چۆن کاری لەسەر دەکات بەنسبەت هەرێمی کوردستانەوە چۆن دەتوانێت کەڵک لەم دەرفەتە وەربگرێت کردنەوەی ئەم بازاڕە گەورەی وزە بەڕووی بازاڕی جیهانی و هاوکات گرنگی پێدانی ئەمریکا بە بازاڕی وزەی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان دەتوانێت چ دەستکەوتێک و پەرژەوەندێکی هاوبەشی لەگەڵدا بێت. بە دڵنیاییەوە میوانەکەت لە ستۆدیۆ شارەزایی زۆر زیاتری هەیە بەڵام بۆچوونی من ئەوەیە ئەم پەیوەندیە ئێمە دەبێ با من نمونەی کالیفۆرنیات بۆ بێنمەوە کە ویلایەتێکی ئەمریکایە کە
گەورەترین ویلایەتە ئەتوانم بڵێم لەو دەوڵەتێکی سەربەخۆ زۆر ئابوووریەکەی بەهێزترە و زۆر ئابوووریەکی بەهێزی هەیە لە ناو ئەمریکا ڕێکەوتنی پابلین بازرگانی هەیە ڕێکەوتنی لەم شێوەی زۆرە کەوەی کە ئێستا دەبینی و کاریگەری هەیە لەسەر سیاست و ئابووری ئەمریکا بۆیە خەڵکێک زۆرێک لە بەرپرسانی ئەمریکا و لە کۆشکی سپیەوە سەرنجیان خستۆتە سەر کالیفۆرنیا و نیویۆرک چونکە ئەمانە ئابوووریەکەیان بەهێزە ئەمەش کە ئێستا هەرێمی کوردستان ئابوووریەکی بەهێزی هەبێ چاوی وڵاتانی دەچێتە سەر بەرژەوە لە بەرژەوەندی خۆیان و لە بەرژەوەندی بەخشار لایەنێکی دیکەی ئەم پەیوەندیانە کە هەرێمی کوردستان و هەروە ئەمریکای بەیەکەوە بەستۆتەوە پرسی ئەمنی و سەربازیە لە کاتێکدا کە لە 2026 تر ڕێکەوتنامی ئەمنی نێوان عێراق لەگەڵ ئەمریکا بۆ باشە لەگەڵ بمێنەوە دێمەوە لاتان ئێستا لە واشنگتنەوە ڕاستەوخۆ ڕێوەڕسمی واژۆکردنی دوو گرێبەستی گرنگ دەبینین لە نێوان دوو کۆمپانیای ئەمریکی و هەروها هەرەمی کوردستان ڕێکەوتنەکە لە بواری وزە دەبێت ئەم دوو ڕێکەوتنامەن لە نێوان کۆمپانیەکانی نەوتی ئەمریکی HKN Energy و Western Zagros کە واژۆ دەکرێت ئەمە بۆ هەرەمی کوردستان گرنگە هاوکات ئەمریکا بە گرنگیەوە دەڕوانێتە واژۆکردنی ئەم ڕێکەوتنە لەگەڵ هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چاودێری و سەرپەرشتی واژۆکردنی ئەو ڕێکەوتنە دەکات کە لە نێوان کۆمپانیا گەورە ئەمریکیەکان و هاوکات هەرێمی کوردستان واژۆ دەکرێت ئەم ڕێککەوتنە لەگەڵ هەردوو کۆمپانیای نەوتی ئەمریکی HKN Energy و Western Zagros ڕێککەوتنامەی پەرەپێدانی کەرتی نەوتی هەرێمی کوردستان دەبن کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان واژۆی دەکەن بەهاکەیان دەگاتە دەیان ملیار دلار و کاریگەریەکی ئەرێنی لەسەر پێشخستنی کەرتی نەوت و وزە و هەروەها ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەبێت ئەوەی کە دەبینن لە واشنگتنەوە ڕاستەوخۆ دەستپێکردنی ڕێوەڕسمی واژۆکردنی گرێبەستی گرنگی ئابووریە کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا گەورە ئەمریکیەکان ئەنجامی دەدات کوردستان بەوە ناسراوە کە یەدەگێکی زۆری نەوت و غازی هەیە دەکرێت ئەم یەدەگە بچێتە نەخشەی وزەی جیهانیەوە جێگرەوە بێت بۆ نەوت و هەروەها زۆر سەرچاوی دیکە کە ئێستا پێداویستی وڵاتانی جیهانیش دابین دەکەن ئەمە شانسێکی گەورە بۆ بەرهێنەرانی هەرێمی کوردستانیشە کوردستان ئێستا توانایی بەرهەمهێنان و دابینکردنی 450,000 بەرمیل نەوتی هەیە بۆ داهاتوو ئەتوانێت ئەمە برەو پێبدات و بەرەو پێشەوەی بات ئەمەش ئەبێتە کاریگەریەکی زۆر بۆ سەر بژانەوەی ژێرخانی ئابووری و وزە لە هەرێمی کوردستان واچوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو دیدارە گرنگانی کە لە ئەمریکا هەیەتی داهاتوێکی ڕوونە بۆ هەرێمی کوردستان لە بواری بچەوکردنی ژێرخانی ئابووری و وزە بەرەو پێشبردننی پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا لەم بوارەدا و هاوکات چاوی وڵاتانی دیکەش بارەوە هەرێمی کوردستان دەکاتەوە کە تا چەند دەتوانن کەڵک لە ژێرخانی وزە و ئابووری هەرێمی کوردستان وەربگرن وەکو ئاماژەم پێکرد ڕاستەوخۆ لە واشنگتنەوە ڕێوەڕسمی واژۆکردنی لە گرێبەستی گەورە لە نێوان دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی کۆمپانیای HKN Energy و Western Zagros دەبینن بە سەرپەرشتی و چاودێری سەرۆکوەزیران مەسرور بارزانی کە بە سەردانێکی فەرمی و بانکشتی فەرمی حکوومەتی ئەمریکا ئێستا لە ئەمریکایە لە واشنگتنە کۆمەڵک دیدار و کۆبوونەوەی گرنگیشی بێگومان لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا دەبێت ئەم سەردانێکی مێژووی دەبێت بۆ هەرێمی کوردستان وەکو باسی لێوە دەکرێت لەلایەن بەرپرسانی گەورەی ئەمریکا و هاوکات و کەسانی کە شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکان ئەم پەیوەندیانە و ئەم سەردانی ئەم جارێ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە سەروبەندی دەستپێکی کابینەوە ئیدارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا توانێت کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا باتە قۆناغێکی نوێ و گرنگەوە کە بۆرچەرخانێکی گرنگیش لە ژێرخانی ئابووری و وزەی هەرێمی کوردستانیش دروست بکات بێگومان لە کاتی واژۆکردنی ئەم گرێبەستانەدا لەگەڵ کوردستان 24 بمێنەوە دیمەنەکان ڕاستەخۆ لە واشنگتنەوە دەبینین منەگەڕێمەوە لای میوانەکەم باڵیۆز جینابوو بۆرە من پرسیارەکەمم تەواو نەکرد کە ویست لە بەڕێستان بپرسم سەبارەت بە ئەو گۆڕانکاریانەی کە لە هەرێمی کوردستان و عێراق ڕوو دەدەن ئاماژەم بەوە کرد کە لە کاتێکدا کە باس لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکرێت ئەمریکا متمانەیەکی گەورەی بە هەرێمی کوردستان هەیە هاوبەشێکی بەهێزی لە بواری ئەمنی و سەربازی لە هەرێمی کورد لەگەڵ هەرێمی کوردستان هەیە مەتوانێت تا چەند گرنگ بێت لە ڕێکخستنەوەی ئەم پەیوەندیانە هەم کاریگەریەکانی لەسەر عێراق هەم بە نسبەت هەرێمی کوردستانیشەوە. بەڵێ من پێم وایە کە ئەکرێ و بەشێکە لە پلانەکەش پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراق و
با بڵین ڕێک خراوەتەوە پەیوەندیەکی دوولایەنەی ئاسایی بووە ئەمە شتێکە کە هەردوو لا دەیانەوێ ببوورە ئەم پەیوەندیانە پەیوەندیەک بوون کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش پەیوەندیەکی باش بوون چونکە لە ناو خۆی ئیدارەکانی ئەمریکا لە هەردوو پارتی دیاری کراوەوە کۆماری و دیموکراتەکانەوە پاڵپشتێکی زۆر باشی هەرێمی کوردستان کراوە جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکە ئەوەیە ئەم ئیدارەیە لەگەڵ سەقامگیریە لەگەڵ با بڵین بابەتی ئابووریە و بابەتی دیپلۆماسی دەیەوێت سەقامگیری و لە بەرژەوەندی ئەمریکا کار بکات. زۆر باشە کەواتە بابەتەکانی وزە ئابووری سەقامگیری سیاسی و دیپلۆماسی لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا لە ئیدارەی دۆناڵد ترەمپ بە تایبەتی کە ئێستا لە خولی دووەمی سەرۆکایەتیەکەیدا لەگەڵ هەرێمی کوردستان دەستپێکێکی نوێیان بنیاد ناوە لە چه قۆناغێکدا و لە چه ئاستێکدا دەبینی؟ من پێم وایە کە زۆر بەهێزن بە بەراورد بە ئیدارەکانی پێشوو ئەم پەیوەندیە ئەتوانم بڵێم بەرەو بەهێزتر دەچێت بەڵام بیرتان نەچێ ئەم پەیوەندیە لە سەرۆک ترەمپەوە دەستی پێ نەکردووە لە ئیدارەکانی پێشەوە دەستی پێ کردووە بەڵام هەموو کات یەکێک لە ستونە سەرەکیەکانی ئەم پەیوەندیە ئەم با بڵێن ڕێککەوتنە ئابووریانە بوون بەرژەوەندیە ئابووریەکان بوون کە لەوانەیە لەم ئیدارەیە تۆزێ زیاتر بێ لە ئیدارەکانی پێشوو بەڵام ئەمە هەمووی لە بەرژەوەندی ئاشتی و سەقامگیریە لە ناوچەکە کەمکردنەوەی ململانێکایە لە ناوچەکە بابەتی ئێران و سووریا و ئەوانی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەبووە دانی پێداناوە ئەمریکا چەندین جار بانگشتی سەرۆک وەزیران کراوە ئێستاش وا دەبینە ڕێککەوتن واژۆوەکرێ ئەمریکا چاوکراوەی دەزانین چێک باشە من ئاماژە بە ئەو بابەتە دەکەم کە جنابیشت ئاماژە بە ڕۆڵی هەرێمی کوردستان کرد لە میوانەکەشم لە سەدیۆ پرسیارم کرد ئەمتمانەیە کە ئەمریکا بە هەرێمی کوردستان هەیەی بە تایبەتی ئێستا کە دۆناڵد ترەمپ سەرۆکایەتی ئیدارەی ئەمریکا دەکات گەورەترین باڵیۆزخانەی ئەمریکا لەسەر ئاستی جیهان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە ئەمریکا چه ئامانجێکی درێژخایەنی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە؟ ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگە ئێمە لە سەرۆک ترەمپ و وەزارەتی دەرەوەوە نەمان بیستووە کە ئەمە خراپە شتێکی خراپە من ناڵێم باڵیۆزخانە چکە هەندێک کەس بەرپرس لە وەزارەتی دەرەوە دەڵێن ئەمە قونسوڵخانە نییە باڵیۆزخانەیە بەهەرحاڵ ئەم قونسوڵخانەیە گەورەترین باڵەخانە و نوێنەرایەتی دیپلۆماسی ئەمریکا لە جیهان لە هەرێمی کوردستان ئاماژەیەکی زۆر زۆر ڕوونە کە پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا پێزانینی هەیە بۆ ئەم پەیوەندیە کردنەوەی و دەستپێکردنی و بەرهێنانی زەبەلاحی ئەمریکی لەوێ ئەمەش جارێکی دیکە ئاماژەیە ئەم ڕێکەوتنانەی کە بینیتان واژۆ دەکرێن ئەمەش ئاماژەیەکی دیکەی گەورەیە و من هیوام وایە چاوم لەوەیە کە ئەم پەیوەندیانی هێشتا فراوانتر بێت باشە کەواتە هەرێمی کوردستان پێگا و هەروەها شوێنێکی گرنگە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە لە ڕێگەی نوێنەرایەتیەکانی ئەمریکا و لە ڕێگەی ئەو پەیوەندیە دوولایەنانەی کە ئێستا خەریکە زیاتر پەری پێدەدات لەگەڵ ئەمریکا؟ بەڵێ ئەمە بەشێکە بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ بینیمان بابەتی پەیوەندیە ئابووریەکان و ئەو پەیوەندیە بەردەوامەی کە هەیە کردنەوەی کۆنسوڵخانەوەکو خۆت باسی کرد ئەمانە هەموو ئاماژن بەڵام جارێکی دیکە دەڵێم ئەمەتان لە بیر نەچێ کاری لە پێشینەی سەرۆک ترەمپ بریتیە لە
لا سقامگیری و ئەو ناوێ هێزی دیکە بۆ ناوچەکە بگێڕن شەڕێکی دیکە لە ناوچەکە دروست بێ لەگەڵ ئێران لەگەڵ سووریا لەگەڵ کەندا و لەگەڵ ئەوانی دیکە دەیەوێت سەقامگیری لە ناوچەکە هەبێ بۆی کە ئابووری بەژۆندی ئابووری هەبێ. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز باڵیۆز جینا ئابەر کرۆمبی باڵیۆزی پێشووتری ئەمریکا ئەنجامی باڵا لە ئەنجومەنی ئەتلانتیک کە لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس دەکەم. سپاس. بەڵێ بەڕێز کارۆخ کەمێک بەر لێستا بینیمان کە ڕێکەوتنە گرنگە ئابووریە و لە بواری وزە لە نێوان دوو کۆمپانیای گرنگی ئەمریکی لەگەڵ هەرێمی کوردستان واژۆ دەکرێت بۆ چوونی سیاستمەداران و هەروەها چاودێرانی سیاسی لە ئەمریکاش وایە کە هەرێمی کوردستان ئەتوانێت پارێزەری بەرژەوەندیەکانی ئەمریکا بێت لە ناوچەکەدا ئەم ئامانجە استراتژیانە تاکەی ئەتوانن بەردەوام بن و چەندە درێژخایەنن ئایا هیچ بربەستێک هەیە لە بەردەم ئەوەی کە ئەم ئامانجانە وەکو خۆی جێبەجێ نەکرێن یا هەرێمی کوردستان توانیوێتی سەرجەم ئەم کێشانە چارەسەر بکات و بگاتە قۆناغێک لەیتر بەرەو پێشچوون. بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان توانیوێتی ئەم متمانەیە دروست بکات لەلایەن ئەمریکاوە کە دوو گەورەترین کۆمپانیەکانی بێن لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان بکەن ئەمەش بەهۆی ئەم پێگە سەقامگیری هەرێمی کوردستانە کە هەیەی کە متمانەیەکی گەورەی لەلایەن ئەم کۆمپانیە گەورانە دروست کردووە خات و گوڵباخ واژووکردنی ئەم دوو گرێبەستە ئەمە خۆی لە خۆیدا پەیامی ئەمریکایە بۆ ناوخۆی عراق بۆ دەسەڵاتدارانی عراق و بۆ وڵاتانی ناوچەکەش کەوا هەرێمی کوردستان پێگەیەکی خوازراوی ئەمریکایە پێگەیەکی گرنگی ئەمریکایە ئەمریکا گرنگی پێدەدا ینی ئەمە واژووکردنی ئەم گرێبەستە پەیامی ئەمریکایە بۆ وڵاتانی ناوچەکە بۆ ئەم دەسەڵاتدارانی بەغدا لە ڕێگەی ئەم پەیامەوە ئێوە چی بگەێنێت ئەوێت چ ئامانجێک بپێکێت ئەمریکا ئەوە بگەێنێکەوە ئەمریکا دەستبەرداری هەرێمی کوردستان نابێ و هەرێمی کوردستان بە هاوبەشێکی استراتیژی دەبینێ و هەرێمی کوردستان بۆ ئەمریکا گرنگە و ئەمەش هەتا کردنەوەی ئەم ئەوەی خۆت گوتت باڵێزخانە بەڵام کۆنسڵخانە گەورەترین کۆنسڵخانە لە هەولێری پایتەختە ئەمەش خۆی پەیامە ئەمە تەنها ئاماژە نیە بەڵکو پەیامێکی گرنگی ئەمریکایەکەوە ئێمە پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە بە گرنگ دەبینین ئەگەر بێت و خەڵکی تر لە ناوەڕاست و خواری عراق داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا بکەن ئەوە ئێمە لە هەرێمی کوردستانە بە شانازیەوە گەورەترین کۆنسڵخانە دەکەینەوە ئەمە خۆی لە خۆی داماناوەیەکەوە ئەمریکا دەستبەرداری هەرێمی کوردستان نابێ و ئەمریکا گرنگی بە پێگەی هەرێمی کوردستان دەدا و ئەمەش گرنگی مانەوەی قوارەی هەرێمی کوردستانە پێم وایە بۆ 50 ساڵی داهاتوو هەم واژەکردنی ئەم گرێبەستانە و هەم کردنەوەی کۆنسڵخانەی ئەمریکا لە هاوینی ئەم ساڵدا ئەمە مانای گرنگیدان و دەستەبەرکردنی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستانە بۆ داهاتوویەکی درێژ بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان پارێزراو بێ و بتوانێت وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی ڕۆڵێکی سەرەکی بجێڕێ و ڕەنگە هاوچێشەکان بگۆڕێن هەرێمی کوردستان ببێتە ئەکتەرێکی دەوڵەتیش ینی ئەمە ئەگەرێکی ڕێتێچووە کەوا ئەگەر بێت و بتواندرێت کە ئەمریکا بڵین بەو گرنگیەوە بێ لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان بکە و هەرێمی کوردستان وەکو هاوبەشێکی استراتیژی خۆی ببینێت لە دژاتیکردنی تیرۆر و هەرێمی کوردستان وەکو ئەکتەرێک بێ ڕەنگە ینی ئەم دەرگایش هەمیشە دەرگایکی کراوەیە و ئەوە خەونی هەموو کوردێکی زۆر باشە کەواتە ڕوانینی ئەمریکا تەنها لە ڕوانگەی سەرنجی جیۆپۆلیتیکیەوە بۆ هەرێمی کوردستان و پێگەکەی نییە کەواتە سیاسەتێکی درێژخایەن و مێژووی و پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە هەرێمی کوردستان چی بکات بتوانێت ئەمە بپارێزێت و هاوسەنگی لە نێوان پەیوەندیەکانیدا ڕابگرێت وەکو ئاماژەت پێکرد نەبووتە بەشێک لە ململانەکان ئەتوانێت تا چەندە کاریگەر بێت لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانەوە بەهێز هێشتنەوەی ڕوانگەی ئەمریکا بەرامبەر بەم پێگە گرنگی هەرێمی کوردستان بەڵێ دیارە ئەمە ئاراستەی سیاستکردنی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئاراستەیەکی حەکیمانە بووە بەڕاستی بەڵێ ئەنی ئەمە وای کردووەکەوە لە ڕابردوو وەل ئێستاش و پێم وایە لە داهاتووش ئەم ئاراستەی ڕاگررتنی باڵانس و بێلایەنی هەرێمی کوردستان بەردەوام بێت چونکە بە حقیقت ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان بتوانێت وەکو هەم پێگەیەکی پارێزراو بێ و هەمیش نبێتە بەشێک لە ململانەکان یعنی ئەگەر تۆ سەیری ئەم ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بکەی ئەوە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتنە لەگەڵ شاندێکی گرنگ کە هەم لە سێکتەری دیبلۆماسی سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی لەگەڵا هەم لە سێکتەری وزە وەزیری بڵین سامان سروشتەکانی لەگەڵا بە وەکالەت و هەم لە سێکتەری ئەمن و ئاسایشیش وەزیری پێشمەرگەی لەگەڵا یعنی بە گرنگیشەوە لە ئەمریکا بە شێوەیەکی فەرمی داوات کراون و بە گرنگیەوە
دەڕوانرێتە ڕۆڵی بڵین ئەم پێشوازیە گەرمێکە لێ کراوە و بەهێزکردنی پەیوەندیەکان لە ئاستی جیاوازە لە ئاستی ئەمن و ئاسایش و ئابووری و لە ئاستی سیاسی و ئەمنیشدا ئەمە لەلایەکی تر بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لە تاران بوو ینی دوێنێ و ئەمڕۆ لەلایەن سەرۆک کۆماری ئیسلامی ئێران و لەلایەن سەرۆکی بڵین دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بەگشتی پێشواژی زۆر گەرمی لێکرا ینی ئەمە وا دەکاتەوە بڵین کە بەڕاستی هەرێمی کوردستان ئەکتەرێکە ڕۆڵ دەجێڕێ یعنی لەناو هاوکێشەکانی ئەم ناوچەیە هەیە و ئەم ئاراستەی سیاستکردنی کە پاراستنی باڵانس و هاوسەنجیە لە نێوان دوو وڵات کە یەکیان زلهێزێکی ناوچەیە کە کۆماری ئیسلامی ئێرانە هیچیان زلهێزێکی نێودەوڵەتیە و سوپەر پاوەرە و دەتوانین بڵێ سەرکردایەتی جیهان دەکات کە ئەمریکایە ینی هەردووچیان ئێمە پەیوەندیی دیبلۆماسی تەندروستمان هەیە لەگەڵ هەردوو لایەنە و بۆیە پێم وایە ئەم ئاراستەی سیاستکردنی هەرێمی کوردستانە ئاراستەیەکی زۆر سەرکەوتوو بووە و توانیویەتی کەوە بە شێوەیەکی زۆر بڵین یەکسان هاوسەنجی ڕابگری لەلایەن ئەم وڵاتانە و ئەمە شوای کردووە کە هەرێمی کوردستان وەکو ئەستێرێکی گەشاوە لەم ناوچەیە بدرەوشێتەوە و لەناو هاوچێشەکانی کارگەرێکی ڕاستەوخۆی هەبێت. زۆر باشە لە کاتێکدا هەموو چاوەکان لەسەر واشنگتۆنن و هەروەها سەرۆکی ئەمریکا لە واشنگتۆنەوە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانێکی بۆ سعودی و ئیمارات و قەتەر کرد و هەروەها چاوەڕێ دەکرا کە کۆمەڵێک بابەتی گرنگ لەو سەردانەیدا باسی لێوە بکرێت و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بانکێشتی کۆشکی سپی و ئەمریکا و واشنگتۆن دەکرێت. ئەتوانین بڵین ئەمە تا چەندە بۆ هەرێمی کوردستان ئەتوانێت دەرگایەکی دیکەی کراوە بێت کە لەنێو ئەو هەموو ئەکتەرە سەرەکیە لە ناوچەکەدا بەم شێوازە لەلایەن حکوومەتی ئەمریکا و بانکێش دەکرێت بڕیارەکە کۆڕبەندێکی وزش بەڕێوە بچێت و سەرۆک وەزیرانیش بەشداری ئەم کۆڕبەندە بکات. ڕاستە خات و گوڵباخ هەموو وڵاتانی جیهان بەتایبەت وڵاتانی ئەم ناوچەیە و کەندا و بەتایبەتتر زۆر بە گرنگی و دەڕوانە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئەمریکا و دەبین کە ینی باوەشێکی گەرمیان کردبوو بۆ ترامپ کە هاتە ئەم ناوچەیە. مەبەستم لێرە ئەوەیە کە پەیوەندی بەستن لەگەڵ ئەمریکا اینجا چ لە بواری سیاسی بێت چه ئابووری بێت چه ئەمنی بێ ینی گرنگی زۆری پێدەدرێ و وڵاتانی کەندا و زۆر بە گرنگیەوە بڵین پێشوازیان لە ترامپ کرد و بە تریلیۆنان دۆلاریان بڵین وەکو بەرهێنان بەڵێنیاندا کە بەبرهێنان کەن لە ئەمریکا و ینی بەڵێنیان بە ترامپدا کە بەدەستی پڕەوە بگەڕێتەوە. مەبەستم لێرە ئەوەیە بڵێم کە هەرێمی کوردستانیش کە ئێستا بە سەربانگشتی فەرمی ئەمریکا بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتنە ئەمە مانای وایەکەوە هەرێمی کوردستانیش هاوشێوەی وڵاتانی تری ئەم ناوچەیە ینی بۆ ئەمریکا ناوچەیەکی گرنگە و ئیدارەی ترامپ و ئەمریکا بەگشتی بە گرنگیەوە دەڕوانێتە هەرێمی کوردستان و ئێمەش بە شێوەیەکی بڵین دەتوانین بڵین لە کۆمەڵێک ئاستی جیاوازە لەگەڵ ئەمریکایە هاو بەهاین کۆمەڵێک بەهاو نۆرممان هەیە لەگەڵ ئەمریکا هاو بەشین ینی لە هەرێمی کوردستانە وەکو باسم کرد جگەلەوەی کە پێگەیشتی سەقامگیری هەیە جگەلەوەی کە ناوچەیەکی دەوڵەمەندە لە ڕووی وزەوە جگەلەوەی کەەوە هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە دژایەتیکردنی تیرۆر و تێکشکاندنی داعش لەگەڵ ئەوەش هەرێمی کوردستان بۆتە لانکەی بەیەکەوە ژیان ینی هەرێمی کوردستان ئەمریکا زۆری ئەوەی لە بەرچاوە کە دەبینی بۆ نمونە کریستیانەکان لە ناوچەکانی تری عراق دەچەوسێنرانەوە ئیتر ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد هەرێمی کوردستان بەواوێشێکی گەرم نەک هەر کریستیانەکە بەڵکو هەموو ئاوارەکانی ئەم ناوچانەی کە کێشەی هەبوو نەک هەر لە عراق بەڵکو لە سووریاش ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد بۆیە پێم وایە بەگشتی ئەمریکا ئەم ڕۆڵەی هەرێمی کوردستانی لە بەرچاوە کە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگە لەم ناوچەیە بۆ ئەوەی کەوە هەم پێشوازی لە ئاوارەکان بکە و هەم ڕێز لە بێکەوە ژیان بگرێ لەگەڵ ئەوە بێ کە هەموو کەسێک لە هەرێمی کوردستانە بە ئازادی بتوانێت کە بڵین هەموو ئەو ئایدۆلۆژیانی کە هیانە اینجا لە ڕووی مەزهەبی بێت لە ڕووی فکری بێ لە هەرێمی کوردستان جیاوازیەک هەیە لەلایەن ئەمریکاوە ینی بۆ ئەمریکا لە نێوان عراق و هەرێمی کوردستان چ لە ڕوویەوە هاوکاری ئەمنیەکە بەڕێز تەماشەت پێکرد چ لە ڕووی مانەوەی سەربازەکانی و هاوکاریکردنی لەلایەکیشەوە بۆ هێزەکانی پێشمەرگە بە جیاوازتر لەوەی کە لە عراق دەیبینین بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان ئەم ڕووەگەشاوی عراقە یاخود ئەم هەرێمەیەکە لە چوارچێوەی عراقا ئەمریکا گرنگیشی زیاتری پێدەدا دەبێت ئەوشمان لە بیر بێ خات و گوڵباخکەوە عراق بە هەرێمی کوردستانیشەوە لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنێکی چوارچێوەی استراتیژی هەیە ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی ئەمریکا لەگەڵ عراقا ڕێکەوتنێکی گرنگ و فرەلایەنەیە لە چوار بڵین خاڵا خۆی دەبینێتەوە ینی لە چوار بەندا خۆی دەبینێتەوە لە چوار ئاراستەیە ئەویش لە ڕووی سیاسی و دیبلۆماسی لەگەڵ بڵین ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی باس لە پەیوەندیەکانی عراق و ئەمریکا دەکات
و لە ڕووی ئابووری وزە و هەروە لە ڕووی ئەمن و ئاسایش و لە ڕووی کللتوریشەوە بەڵام ئەوە هەرێمی کوردستانە کە بۆتە ئەم پێگەیەکەوە ئەمریکا چاوی تێبڕیوە زیاتر لە ناوەڕاستخۆ باشە کەواتە هەرێمی کوردستانیش بە دوای بەرژەوەندێکی هاوبەش و درێژخایان لەگەڵ ئەمریکادا دەگەڕێت ئەتوانین بڵێن لە درێژەیەم پەیوەندیانەدا پابندبوونێکی نوێی ئەمریکا بەرامبەر بە پشتگیریکردنی هەرێمی کوردستان بۆ بەدەستێنانی مافە دەستوری و یاسایەکانی بەرامبەر بە بەغدا بینین پێم وایە بڵێ و ئیدارەی ترامپ بەتایبەت مارکۆ ڕۆبیۆ کە ئێستا لە دوای هێنری کیسنجەر یەکەم وەزیری دەرەوەی ئەمریکایە کە لەگەڵ وەزارەتی دەرەوە پۆستی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەبێ ڕاوێژکاری بڵین ئاسایش نیشتیمانی ئەمریکاشی هەبێ یعنی ئەم کەسایەتیی زۆر گرنگە ئەمیش مارکۆ ڕۆبیۆ کە پێشتر لە کۆنگرێز بووە ئەندامی کۆنگرێز بووە باگراوندێکی باشی هەیە یاخود تێڕوانین و شارەزاییکی باشی هەیە لەسەر دۆزی کورد دەزانێت کەوا کورد لەم ناوچەیە بە درێژایی مێژوو بەڕاستی ئەمریکا گرێوی لەسەر کردوون و هاوبەشێکی گرنگی ئەمریکا بوون لەم ناوچەیە بۆ پێم وایە بڵێ ئەمریکا و ئیدارەی ترامپ چونکە ینی کەسایەتی وەکو مارکۆ ڕۆبیۆ لەناو ئیدارەی ترامپ هەیە بە گرنگی و دەڕوانە ڕۆلی هەرێمی کوردستان و لەگەڵ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانن لەگەڵ ئەوەن کەوا هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێ چوارچێوەی عێراق لەگەڵ ئەوەن کەوا هەرێمی کوردستان بە مافە دەستوریەکانی بکە و لەم چوارچێوەیەشدا چەندین جار مارکۆ ڕۆبیۆ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ محەممەد شایع سوودانی ئەنجام داوە و جەختی کردوێتەوە کەوا محەممەد شایع سوودانی و سەرۆکوەزیرانی عێراق پابند بێ بە دەستور و مافەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە بواری وزە داوای کردووەکەوە عێراق و حکوومەتی عێراق زمینە ساز بکەن بۆ دووبارە هەنادەکردنەوەی نێوتی هەرێمی کوردستان یعنی ئەمە مارکۆ ڕۆبیۆ بوو کە پەیوەندی بە محەممەد شایع سوودانیەوە کرد و جەختی لەوە کردەوە کە دەبێت هەرێمی کوردستان دووبارە دەست بە هەنادەکردنەوەی نێوت کا بۆ دەرەوە باشە لە کاتێکدا کە لە بەغدا سیاسەتێکی دژبەرانە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگیرێتە بەر پابندبوون بە دەستور و یاسان نییە ماف و شایستەی خەڵکی هەرێمی کوردستان دەستی بەسەردا دەگیرێتە لایەکی دیکەەوە هەناردەی نێوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە لە هەرێمی کوردستانەوە هەوڵەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی دیپلۆماسی و سیاسی و ژێرخانی ئابووری خۆی بەردەوامە ئەم جیاوازی تا چەند دەتوانێت کاریگەری هەبێت بۆ پابندکردنی بەغدا بۆ ئەوەی کە بە چاوێکی دیکەوە بە تێڕوانینێکی کراوەترەوە سەیری هەرێمی کوردستان و مافەکانی بکات دیارە هەرێمی کوردستان کۆمەڵێک مافی دەستوری هەیە و بە حقیقت لە عێراقدا کە ئەو دەستورە نووسرایەوە لە 2005 لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە 2003 و نووسینەوەی دەستوری عێراق لە ساڵی 2005 کۆمەڵێک مافی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لە ناو دەستوری نوێی عێراقا جێکرایەوە بەڵام ئەوە حکوومەتی بەغدایە تاوەکو ئێستا دەستوری جێبەجێ نەکردووە تاوەکو ئێستا نەیتوانیوە هاوسەنجی و سازان و هاوبەشی لە جێبەجێ بکە کە لە ناو دەستوری عێراقا دانی پێدانراوە و ئەمە پێم وایە هەرێمی کوردستان توانیوێتی پابند بێ بەو ئەرکانی کە لە سەرشانی بووە بەڵام بەغدا بەداخەوە پابند نەبوو زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز کارە خۆشناو شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا زیاتر لە کاتژمێرێک لەگەڵمان بووی لەم ڕووماڵە گرنگە بەم درەنگ وەختە سپاس بە بۆچوونەکانت سپاس بۆ سپاس دەکەم